هەژار زەهاوی خانمێکە دەڤژەنیا ئیرانی کلیپەکە دوێت یا دەفێ بەڵاو دەکەن. کلیپ دەبێ ناوێ دانس ئۆف هانس 3 لە پایتەختە ئیرانێ لە تەهرانێ هاتیە تۆمارکردن. هەژار زەهاوی دەڤژەنێ ناوداریە کوردە بەرپرسێ مالا میوزیکەیە زەهاویە. ئیجا ژووداوێرە دەبێژە مەکلیپ لەگەل دەڤژەنا ناوداریە ئیرانی ئەسەل مەلکزادە وەکی دوێ دەف چێکریە. هەژار دەبێژە کلیپە یەکەم یا دانس ئۆف هانس لە ئەنتالیا تورکێ یا دویەم ژی لە باژارێ ڤینیسیایە ئیتالیا و ئەف کلیپە داوی لە تەهرانێ بەری دەستپێکردنا شەڕێ ئەمریکا و ئیسرائیلێ یەلگەل ئیرانێ هاتیە تۆمارکردن. کلیپە دانس ئۆف هانس 3 بسپۆنسەریە مالا میوزیکەیە زەهاوی هاتیە چێکردن. کلیپ بە شێوازەکە سینەماییە باڵکێش دناوا ژینگەهەکە مەعماریە هەفچەرخ دەهاتیە کشاندن. تێدا کۆمەکە خانمێن دەڤژەنیên ئیرانی یên binavê koma sermest beşdar in.